الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على المبعوث رحمة للعالمين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی سێمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. ئێمە لە دوو ئاڵقەی ڕابردوودا، ئاڵقەی یەکەم و دووەم، باسمان کرد کە چەم کواتای بوونە مسلمانی ڕاست و ساخ چۆنە و حکمەکەی چییە و چۆنیەتەکەشی چۆنە. لەم ئاڵقەیەدا باسی بوونناسی و تێڕوانین دەکەین. من وەکو لە زۆر لە کتێبەکانی خۆمدا باسم کردو بۆیان لە کتێبی یەکەمی موسوعەی الئیسلام كما يتجلى في كتاب الله و لە یەکێک لە کتێبەکانی لە کتێبی چوارەمی موسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا و هەروەها لە کتێبی پێنجەمی موسوعەی بەرەو باشتر تێگەیشتن پێگەیشتندا کە بناغەی مسلمانەتی، بناغەی ئیمان و ئیسلام بریتە لە تێڕوانین و لە بوونناسی. وەگەر تەماشای قورئان بکەین، لە قورئاندا لە فەرمایشتی خوادا پانتایشی زۆر بۆ ئەو مەبەستە تەرخان کراوە کە من ئێستا ئاماژە دەکەم بە هەندێک لە فەرمایشتەکانی خوا سوبحانە وتەعالا. بەڵام جارێ دەمێ ئەوە ڕوونکەمەوە مەبەستمان لە بوونناسی و تێڕوانین چییە. هەموو مرۆڤێک ئەگەر عەقڵی سەلیم بێ، گومانی تێدانێ، بیر دەکاتەوە لە خۆی، من کێم، لە کوێوە هاتووم، کێ هێناومی، بۆچی هاتووم، بۆ کوێ دەچم. ئەو پرسیارە وجودیانە لە عەقڵ و دڵی هەر مرۆڤێکی عەقڵ سەلیمدا سەرەتاتکە دەکەن. هەروەها دوای ئەوە مرۆڤ کە تەماشای دەوروبەر و ئاسمانەکان و زەوی دەکات، دەپرسێ ئەم گەردونە، ئەم ئاسمان و ئەم زەویە و ئەم دەوروبەرە کە ڕەخسێنراوە پڕ کراوە لە ناز و نیعمەت، کێ خاوەنیەتی، لە کوێوە هاتووە و بەرەو کوێ دەچێ و من پێویستە چۆن مامەڵەی لەگەڵدا بکەم. فەلسەفە بە درێژایی مێژوو و دوای وەڵامی ئەو پرسیارانەوە بووە. چ فەلسەفە یۆنانی کە ناودارترین جۆری فەلسەفەیە، بەڵام لە پێش یۆنانیەکانیشدا خەڵک عەقڵی هەبووە و بە دوای وەڵامی ئەو پرسیاراندا هەرگەڕاوە. چ لە هیندوچین، چ لە میزۆپۆتامیا، چ لە لای ڕووباری نیل، چ لە شام، چ لە هەموو گۆشە و کەنارەکانی دنیادا مرۆڤەکان بە دوای وەڵامی ئەو پرسیاراندا گەڕاون. هەر کۆمەڵە مرۆڤێک دەستیان لە پێغەمبەرێک گیر بوو بێ سەڵات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران کە وەحی خۆیان بۆ هاتووە، وەڵامی ئەو پرسیارانەیان زۆر بە ئاسانی کەوتۆتە بەردەست. بە پێی وەحی خوا، بە پێی پەیامی خوا، مرۆڤ بەندەی خوایە و هەڵگری ئەمانەتی خوایە و جێنشینی خوایە، لەسەر زەوی داناوە بۆ تاقیکردنەوە و ئەم گەردونە هەمووی هەڵخراوە، سازێنراوە مرۆڤی تێ تاقی بکرێتەوە. و مرۆڤ و دەوروبەر و گەردون هەمووی لە نەبوونەوە هاتوون، خوا لە نەبوون هێناونیەتی و دواییش لە بەینیان دەباتەوە، بەڵام هەموو شتێک کۆتایی پێنا، بەڵکو قۆناغێکی دیکەی ژیان دەست پێ دەکات کە ڕۆژی دواییە. هەڵبەتە پێش ئەوە قۆناغی بەرزەخیش هەیە، هەر لە ژیانی دنیاماندا قۆناغی بەرزەخیش هەیە کە چاکەکاران خاوەنی پاداشتن و خراپەکاران خاوەنی سزان. ئەوە چەم کواتای بوونناسی و تێڕوانین. ڕاستترین بوونناسی و تێڕوانین ئەوەیە کە وەحی خوا سوبحانە وتەعالا دەیفەرموێ و دوانوسخەی وەحی خوا لە قورئانە، هەروەها ڕێبازی پێغەمبەریشە صلی الله عليه وسلم کە ئەویش هەر بەرجەستەکەری قورئان و ڕوونکردنەوەی قورئان لە ڕۆکردەکەیەکەیەوە و چۆنێتی جێبەجێکردنی قورئانە.
بەڵام کەم و زۆر ئەو کتێبانەی دیکە کە لە وحی خواوە سەرچاوەیان گرتو بە ئەندازی ئەوە کە ئەو ئەندازیان کە سەلامەت ماوەتەوە ئەو شتانی هەر تێدا هەیە کە لەگەڵ قورئاندا لەگەڵ دوا وحی و پەیامی خوای پەروەردگاردا یەک دەگرێتەوە. پایەکانی بوونناسی بە بۆچوونی من بوونناسی کە پێشتریش گوتومە هەندێک بە دنیابینی و بە جیهانبینی تعبیری دەکەن کە ئەو دوو تعبیرە هەڵەن، چونکە بوونناسی ئەگەر مانای وشە لاتینیەکە بە یا وشە بیانیەکە ئۆنتۆلۆجی یعنی زانیاری بەبوون، علم الوجود معرفة الوجود. بوون چەمکوواتاکەی زۆر فراوانتر لە دنیا و لە جیهان. دنیا واتە ئەم دنیای ئێمە تێداین، جیهانیش هەر معنای دنیا بەڵام بە فارسیەکەی کەواتە دنیابینی یا جیهانبینی ینی زانیاری تۆ لەبارەی دنیا. بەڵام بوون ناسی واتە تۆ چۆن تەماشای بوون دەکەی بە بەدیهێنەر و بەدیهێنراوەوە، بە ئاشکرا و بە پەنهانیەوە، بە دنیا و بە دوڕۆژیەوە، بە بەرهەست و نابەرهەستیەوە. چەمک و واتای بوونناسی پڕبەپێستی وشەی ئۆنتۆلۆژیە واتە زانیاری بەبوون و ناسینی بوون، علم الوجود معرفة الوجود. و باشترین و ڕاستترین جۆری بوونناسی ئەوەیە کە خوا سبحانه وتعالى لە ڕێی پێغەمبەرانەوە عەلەیهیم الصەلاة وسەلام ناردوویەتی، چونکە خوا خاوەنی بوونە، خوا خاوەنی گردوونە، خاوەنی مرۆڤە، خاوەنی ژیانە، خاوەنی دنیاە دوا ڕۆژە. وخوا سبحانه وتعالى بە خۆی دەزانی مرۆڤی بۆ دروست کردووە، جندی بۆ دروست کردوون، مرۆڤی بۆ دروست کردوون بۆچی حکمەتێک و پاشان لەکوێوە هاتوون و بۆچی هاتوون و بەرەو کوێ دەچن. جا پایەکانی بوونناسی بە بۆچوونی من ئەو پێنجن. یەکەم خۆناسین، مرۆڤ خۆی بناسێ بزانێت چییە، لە خۆی وەربێتەوە کە ئەوە وحی خوا پێت دەڵێت تۆ چی. لە سورة انفطار خوا دەفەرمێ يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك. ئەی مرۆڤ چ شتێک تۆی بەرامبەر پەروەردگاری بەخشندەت فریوداوە، چ شتێک تۆی فریوداوە هەڵی خەڵەتاندووی، چێ ئەو پەروەردگاری تۆی هێناوەتە دی الذي خلقك فسواك تۆی ڕێک خستووە، دەگونجای ئەمە پارچە گۆشتێک بین بەڵام ڕێکی خستووی، فعدلك دوایی هاوسەنگی کردووی، دەگونجا ئەندامت هەبن بەڵام ئەندامەکان لاخێکە لە لاخێکە درێژتر بێت، چاوێکە لە چاوێکی گەورەتر بێ، بەڵام وێ ڕایەوەی کە ڕێکی خستووی هاوسەنگیشی کردووی. في أي صورة ما شاء ركبك، لە هەر وێنەیەکدا کە ویستوێتی تۆی پێک هێناوە. هەر کامێک لە ئێمە وەکو خوا لە سورة آل عمران دەفەرمێ هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء. خوا ئەو زاتەیە کە لە نێو منداڵدانەکاندا وەکو دەیەوێ ئاوا وێنەتان دەکێشێ، ئەویان ڕەنگ و ڕووی وابێ، ئەویان چاوبڕۆی وابێ، ئەویان قەد و قیافەی وابێ، ئەویان بەو شێوەیە بێ، بەڵکو لە ڕووی دەرونیەوە زۆر لە خەسڵەت و سیفەتەکان لە ڕێی کڕۆمۆسۆمەکانەوە بۆمان دەگوازێرێن لە بابوو دایکمانەوە. بۆیە لە هەموو ئەو شتانەدا کە لە بەردەستی خۆماندانین ئێمە لێ پرسیینەوە سزا و پاداشتمان لەسەر نییە. ئەتۆ بۆچی کەڵەگەتی ئەو بۆ کورتە باڵایە، ئەو بۆچی وایە، هیچی لێ پرسیینە و سزا و پاداشتی لەسەر نییە، بەڵکو سزا و پاداشت لەو بازنەیەدایە کە لە ئیختیار و لە ژێر کۆنتڕۆڵ و ویستی ئازادی ئێمەدایە. جەزاء بما كانوا يعملون جەزاء بما كانوا يكسبون، بۆی کە ئەنجامی دەدەی. پایی دومی بوونناسی بریتێ لە گەردوونناسی، وەکو خوا دەفەرمێ أولم ينظروا في ملكوت السماوات والأرض وما خلق الله من شيء. سورة أعراف ئایا تەماشای مڵکی فراوانی ئاسمانەکان و زەوی و هەر شتێک کە خوا دروستی کردووە تەماشایان نەکردووە، لێ وەرنەبوونەوە، سەرنجیان نەداوە، واتە دەبێت سەرنج بدەن، سەرنج بدەنە گەردوونی خوا، مڵکی فراوانی خوا سبحانه وتعالى. و پای سێمی بوونناسی بریتێ لە خواناسی، وكل سورة أعراف أخوات فرمي إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يغشي الليل النهار يطلب حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. دفرمي بيقوان پروردگاری ئێوە خوایەکە کە ئاسمانەکان و زەوی لە 6 ڕۆژان داواتە بە 6 قۆناغ هێناونەدی، دوای چۆتە سەر عەرش
بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە واتایەکەی بە شەوگار ڕۆژگاردا دەپۆشێ بە خێرایی شوێنی دەکەوێ ئەگەر کەسێک لە دەرەوەی گۆی زەوێت تەماشای زەوی بکە شەو ڕۆژێکتر ڕاودەنێن بە دوای یەک دەکەون هەر شوێنێک شەوی دێتێ دای دەپۆشێت تاریک دادێ ولو بەرامبەرەکەشی ڕۆژە و ڕووناکە ئەو ڕووناکی و تاریکی بەردەوام بە دوای یەک دیێوەن دوایی دەفەرمێ والشمس والقمر والنجوم مسخرات بأمره خۆر و ئەستێرەکان و خۆر و مانگ و ئەستێرەکانیش ڕام کراون دەستەمۆ کراون بە فەرمانی خوا ئەلا له الخلق والأمر ئاگادار بن دروستکردن تایبەتە بەخواوە هێنانەدی و فەرمانیش تەنیاهی خوایە سبحانه وتعالى تەنیا خوا بۆی هەیە ئەمر بکە بەسەر بەندەکانیدا چی بکەن و چۆن بژین ئەوە تەنیا مافی خوایە تبارك الله رب العالمين بەرز و مەزنە بە بەردەوامی خوای پەروەردگاری جیهانیەکان پای چوارەمی بووناسی بریتێ لە ژیانی دنیا ژیانی دنیا چییە ئێمە بۆ لێرەین وەکو خوا دەفەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا سورة الملك آياتی 2 خوا ئەو زاتەیە کە مردن و ژیانی ڕەخساندوون تاکو تاقیتان کاتەوە کامەتان کردەوەی باشترە یا لە سوورەتی کەهفدا دەفەرمێ إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا ئێمە ژیانی دنیامان ئەوەی لەسەر زەویە ڕازاندومانەتەوە تاکو تاقییان بکەین و کامیان کردەوەی باشترە وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا وإما هرچی کە لەسەر زەویە لای دەبین دەیکەین بە پەرێزێکی ڕوتەن وەکو چۆن کشت و کاڵێک لە شوێنێک بووە دوای ئەوەی کە پێدەگا و دەدروێتەوە دەبێتە پەرێزێکی ڕوتەن هیچی لێ نامێنێ سەرزەوی کاتێک دی ئاوای لێ دەکەین و پای پێنجەمی بووناسی بریتێ لە ڕۆژی دوایی ئایا لە دوای ئەم ژیانە دنیاییە قۆناغێکی دیکەی ژیان هەیە بەدڵنیایی هەیە چکەگەر نەبێ ژیانی دنیا پوست دەردەچێ وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێ أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم خوا بە سەرزەرشتکردنەوە بە ڕەخنە لێگرتنەوە بە نوکوڵی لێکردنەوە دەفەرمێ ئەفحسبتم أنما خلقناكم عبثا ئەی خەڵکینە پێتان وای ئێوەمان بە پووش خوڵقاندووە بە بێحیکمەت و بە هەوەنتە وأنكم إلينا لا ترجعون وبيتان وابولا إيمانا جردرينوا فتعالى الله الملك الحق برزة خواي حكم راني حق ك إيوه بخلقين إيوه درستان بكاو عندك تان شاكب عندك خرابة بكن دواي لێتان نەپرسێ بۆچی واتان کرد یان ها ئەوە پاداش بۆ تۆ لەسەر چاکەکەت ئەوە سزا بۆ تۆ لەسەر خراپەکەت بەرزی بۆ خوای حکمڕانی حەق لا إله إلا هو رب العرش الكريم جگە لەو پەرستراوێکی دیکە نییە خاوەنی بارەگای پڕێز و حرمەتە یاخود خاوەنی گەورەترین و چاکترین و بەرزترین بارەگایە سبحانه وتعالى ئەمانە پێنج پایە سەرەکیەکەی بوونناسین مەبەستیشمان لە تێڕوانین کە دەگونجێت دوو شەی تێکەڵکێش بن لەگەڵ بوونناسی بەڵام ئەوێ ڕای ئەوە هەندێک شتی دیکە هەیە مرۆڤ چۆن تەماشای ڕوح و جەسە دەکا چۆن تەماشای زانست دەکا چۆن تەماشای گوزەراندنی ژیانی دنیا دەکات چۆن تەماشای دۆست و دژمن دەکات چۆن تەماشای چی دەکات تەماشای نەتەوە دەکات تەماشای نیشتیمان دەکات تەماشای خەڵک دەکات تەماشای زاڵم دەکات مەزڵوم دەکات هەموو ئەوانە ئیسلام تێڕوانینی تایبەتی خۆی بۆیان هەیە و لە ئەنجامی ئەو بوونناسیە کە لە وەحی خواوە سەرچاوە دەگرێت ئەو تێڕوانینە کە لە وەحی خواوە سەرچاوە دەگرێت لە ئەنجامی ئەوەدا بناغەیەک پەیدا دەبێت بۆ بنیاتنانی ئیمان و عەقیدە و دوایی لەسەر بناغی ئەو ئیمان و عەقیدەیە پەرستشەکان و دوای ڕەوشت و ئاکارەکان و دوایی ئەدەب و کۆمەڵایەتیەکان و دواتر باریکەسێتی هەروەها حەڵاڵ و حرامەکان و دواتر چۆنێتی ئیدارەدان و بەڕێوەبردنی کۆمەلگا و چۆنێتی بەڕێوەبردننی دەوڵەت هەموو ئەوانە لەسەر بناغی ئەم بوونناسیە بنیات دەندرێن کە بەداخەوە کەمتر وایە کەمتر وا بۆ لە کتێبەکانی ئیمان و عەقیدەدا باسی ئەم بوونناسیە بکرێ لە حاڵێکدا کە لە قورئاندا پانتاییکی زۆری بۆ تەرخان کراوە و گرنگی و بایەخێکی زۆری پێدراوە چونکە تۆ دەبێ پێشێ بزانی تۆ کێی و گردون چییە
خوا سبحانه وتعالى چییە ژیانی دنیا چییە ڕۆژی دوایی چییە ئەنجا لە قۆناغێکی دیکەدا تۆ ئیمان بە خوادێنی کە بەدیهێنەر و پەروەردگار و خاوەنی کەون و کائیناتە و دەزانی ژیانی دنیا شوێنی تاقیکردنەوەیە و دەزانی ڕۆژی دوایی شوێنی ئەنجام وەرگرتنەوەیە و دەزانی کە تۆ جێنشینی خوای هەڵگری ئەمانەتی خوای بۆیە پێویستە بە پێی ئەو بەرنامەیە کە خوا بۆی داناوی ژیانی دنیات بگوزارێنی ئەمە کورتەیەک بوو لە بارەی بۆ ناسی و تێڕوانینەوە دیارە ئاماژەم پێدا من ئەم بابەتە زۆر گەرجیم پێداوە لە کۆمەڵێک لە کتێبەکانی خۆمدا کە ناوم هێنان لێردا کۆتایی بەم ئاڵلقەی سێمە دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين